کەمپینی گۆیژە بپارێزە هۆشداری دەدەن لە بەردەوامی کارکردنی ئەو کۆمپانیایی کار لە هەڵکۆڵینی گردەکانی سلێمانی دەکات. لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ڕایانگەیاند ئەوەی دەکرێت سەرپێچی یاسای دارستان و ژینگەی و پێویستە داواکاری گشتی بە ڕۆڵی خۆی هەڵبسێت و بەر بەکاری ئەم کۆمپانیایە بگرێت. پێویستە ڕێکاری پێویست دژی هەموو کۆمپانیانە بگیرێتە بەر کە بوونێتە هۆی تێکدانی سروشت و ژینگە بە ژینگەی شاخی گۆیژەشەوە. یاسای پاراستن و چاکردنی ژینگە و پاراستنی دارستان و پێشەلکاریەکان کە لە مادی 28 بڕگەی چوارەمی یاساکە ئاماژە بۆ دەکات کە گۆڕینی ڕەگەزی کوشتتوکاڵی زەوی بۆ نیشتە جێبوون یا پیشەسازی یا بزرگانی یا خزمەتگوزاری پێچەوانی حکومەکانی یاسایە. جێ ئاماژە پێدانە زۆرینەی پرۆژەکانی نیشتە جێبوون لەسەر زەوی کوشتتوکاڵی دروستکراون و پاش دەرچواندنی ئەم یاسایە بڕیاری گۆڕینی ڕەگەزی زەویەکە دراوە ئەمەش بەڕوونی پێچەوانی حکومەکانی ئەم یاسایە. چالاکێکی مەدەنی دەڵێت کۆمپانیەکان بوون بە دێوەزمە و هیچ بربەستێک نییە بۆ ڕاگررتنی کارەکانیان. ئەم ڕێکخراوانەی ئیشیانەوەیە کە فشار دروستکەن و فشارەکانش لە ڕێگای مەدەنیەوە بێ و ئەمڕۆ ئەوەی کە بینیتان ڕاستەکەی بۆیە هاتنە بەردەم دادگای سلێمانی بۆی کە داواکاری ئەم جاریان ئاراستەی داواکاری گشتی بێ و داواکاری گشتی بێتە سەرخەت. ئەمانە هەمووی هەوڵن. کێشەکەوەیە کە کۆمەڵە کۆمپانیا لە شاری سلێمانی دروست بوون وەکو دایناسۆر پەلاماری هەموو شتێکەیەن و تا هیچ شتێک لە بەردەمیانە پارێزراونێ بە شاخ و چێوەکانیشەوە. ئەم دایناسۆرانە کەوتونە جانی ئەم شارە و زۆر سەراحەتیش بڵێن دەسەڵاتی ئەم شارە لە پشتیانەوەیە و هەروەها پاڵپشتیانەکە ئەگەنا کۆمپانیا کە وەختێک ناڕەزایەتیەتە پێشەوە وەختێک کە خەڵک دەنجی بەرزەکاتەوە ئەو کۆمپانیای لانی کەمەوە وەستێ. تا ئێستا 30 ڕێکخرا و زیاتر لە 250 کەسایەتی سلێمانی دژی ئەم کارە وەستاونەتەوە داوا دەکەن بڕینی شاخەکانی گۆیژە بوەستێت چونکە پێیان وایە دەستکاری ئەم شاخانە کاریگەری نەرێنی دەبێت لەسەر ژینگە و ئاو هەوا و سروشتی سلێمانی. بەڵام تا ئێستاش کۆمپانیەکە کاری لە پرۆژەکەدا نەوەستاندووە. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.